لە دوای نزیکەی 2 مانگ لە کۆنتڕۆڵکردنی شاری ڕۆمادی ناوەندی پارێزگای ئەنبەر لەلایەن چەکدارانی داعشەوە، ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق جارێکی تر بە فەرمی دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەنباری ڕاگەیاند کە زۆربەی ناوچەکانی پارێزگاکە لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدان. طلقت فجر هذا اليوم في الساعة الخامسة لە بەیاننامەیەکدا یەحیا ڕەسوڵ وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق ڕایگەاند ئۆپراسیۆنەکە بە پاڵپشتی هێزە تایبەتەکان و چەکدارانی حەشدی شەعبی و پۆلیسی فیدراڵی و چەکداری هۆزەکان دەستی پێکردووە. وتیشی لە یەکەم پێشڕەویشیاندا توانیویانە ناوچەی ئەخیرە لە نێوان هەردوو شاری ڕۆمادی و فەلوجە و گوندەکانی دەریاجەی سەرسار و تەقسیم کۆنتڕۆڵ بکەن و ناوچەکەش لەمین پاک بکەنەوە. بەیاننامەکە وردەکاری تری لەباری دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە ئاشکرا نەکرد، بەڵام ژمارەیەک لە ئەفسەرانی سوپار ڕایانگەیاند کە ئامانجی یەکەمی و ئۆپراسیۆنەکە کۆنتڕۆڵکردنەوەی شاری فەلوجە دەبێت کە 50 کیلۆمەتر لە خۆرئاوە شاری بەغدا هەڵکەوتووە و لە 6 قۆڵەوە هێرش بۆ سەر شارەکە دەستی پێکردووە و پردی ئەبوو عەرەب و ناوچەکانی دەوروبەری کۆنتڕۆڵکراون. لە بەرەی شەری ڕۆمادیشەوە هێزە ئەمنیەکانی عێراق ناوچەی مەلعەبیان لە ڕۆمادی کۆنتڕۆڵ کردەوە. هادی عامری فەرماندەی ڕێکخراوی بەدر پێشبینی کرد هێرشە سەرەکیەکەی سەر شاری فەلوجە بکەوێتە دوای پشووی جەژنی ڕەمەزانەوە. بە مەبەستی سەرپەرشتیکردنی بەرەکانی شەڕیش، حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان سەردانی فەرماندەیی هێزە هاوبەشەکانی کردووە. هەردوای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە، نووسینگەی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەاند کاروانی یەکەمی فڕۆکەی F-16 گەیشتۆتە دەستی هێزە ئاسمانەکانی عێراق. هەفتەی مانگی ئایاری ڕابردوو چەکدارانی داعش لە ڕێگەی تەقاندنەوەی ژمارەیەک ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکراوە. شاری ڕۆمادی ناوەندی پارێزگای ئەنباریان کۆنتڕۆڵ کرد. لە 26 هەمان مانگیشدا لەسەر فەرمانێکی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی بە ناوی لەبەیکە یا حوسێن ڕاگەیاند، بەڵام دواتر بەهۆی نەڕەزایی پێکاتی سونەکانەوە ناوەکەی بۆ لەبەیکە یا عێراق گۆڕدرا. بەڵام ئۆپراسیۆنەکە ئامانجەکانی خۆی نەپێکا و زۆربەی ناوچەکانی پارێزگاکەش لەژێر کۆنتڕۆڵی داعشدا مانەوە. ئەنبار گەورەترین پارێزگایە لە عێراق لە ڕووی ڕووبەرەوە، بەهۆی هاوسنووریشی لەگەڵ شاری بەغدا حکوومەت مەترسی هەیە و هەموو توانایەکی لەم ئۆپراسیۆنەدا خستۆتە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگاکە. دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەش لە کاتێکدایە چەکدارانی داعش لە پارێزگای ئەنبار ژمارەیەک بەنداویان لەسەر ڕووباری فرات کۆنتڕۆڵ کردووە کە ئەوە ژوای کردووە قەیرانی کەمی ئاو لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دروست ببێت و کەرتی کشت و کاڵیش لەو ناوچانە زیانی زۆری بەرپێت. کاروان شێخ موحسین NRT